الله الرحمن الرحیم. سڵاوی خوای گەورەتان لێبێ بەڕێزان. ئەمڕۆ هەستان بە ئەنجامدانی نەشتەرگەری بۆ چارەخوازێکی بەڕێز کە دووچاری حاڵەتێکی دەگمەن بوو ئەویش بریتی بوو لە گیرانی ڕێخۆڵەی دوانزەگرەی بۆ گوشاری خوێنبەری ڕێخۆڵەوە. طبیعی ئەم نەخۆشە بەڕێزە پاشەوەی پشکنینی لە ڕێی ناڵور و تیشکەوە بۆ کرا دڵنیا بوونەوە لە حاڵەتەکەی و حاڵەتەکەشی پێویستی بە نەشتەرگەری بوو بۆی لەو ناڕەحەتی نەجاتی بێ کە بریتی بوو لە ڕشانەوەی بەردەوامی دوای خواردن و دابەزینی کێشی لەشی بە شێوەیەکی بەرچاو. نەشتەرگەریەکەش بریتە لە گۆڕینی ڕێڕەوی دوانزەگرەی بەهۆی ڕەبتکردنی ڕێخۆڵە باریکەوە بە دوانزەگرەوە و هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.